سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار، بەردەوامی ناڕزایەتی کرێکارانی کانگەی زەڕەشۆرانی تیکاب، هێرشی هێزە سەرکوزگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کۆبوونەوەی خەڵک لە شارستانی نیکشار، مانگرتن و ناڕزایەتی نایب عسکەری لە زیندانی ورمێ و بەردەوامی مانگرتنی کرێکارانی شەرکەتی نەیشەکەری میان ئابی کەرخە. دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار ڕۆژی دووشەممە 24 سەرماوەزی 1404 هەتاوی دوو هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار لەلایەن هێزەمنیەکانی ڕۆژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرتەکان ئەو دوو هاوڵاتیە بنەوەکانی تاهێر باپیران و سیامەند ئیسماعیلی بە هێرشی هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی ڕژیم بۆ سەرماڵەکانیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراون. شایانی باسە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دوو دەست بەسەرکراوە زانیاریەک لەبەردەستانیە. بەردەوامی ناڕزایەتی کرێکارانی کانگەی زەڕەشۆرانی تیکاب ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی کانگەی زێڕی زەڕەشۆرانی تیکاب دژ بە وەدینە هاتنی جاخوازیە دۆخراوەکانیان لەلایەن بەرپرسانەوە کۆبوونەوە. بەپێی دوایین زانیاریەکان کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژەبەوە دەکەن کە نەک تەنیا لەلایەن ڕژیمەوە بایەخ بە داخوازیەکانیان نادرێت بەڵکو هەڕەشە لە ناڕازیان کراوەکە پێویستە کۆتایی بە کۆبوونەوەکانیان بێن. لە بەردەوامی کۆبوونەوەکاندا ناڕازیان جەخ لە سەراوە دەکەنەوەکە تا کاتی پێدانی حەقدەست و مەزای دواخراوەکان و هەروەها دابینکرانی ئیمنی شوێنی کار و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بەردەوام ئەبن لە نانڕزایەتی و کۆبوونەوە. مانگرتنی پێرسۆنەلی زانکۆی زانستە پزیشکیەکانی جۆندی شاپور ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە پێرسۆنەلی زانکۆی زانستە پزیشکیەکانی جۆندی شاپور لە ئاهواز دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون ناڕازیان باوتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان پێدانی حەقدەست و مەزای دواخراوەکان وەرگرتنی هێزی کاری نوێ کەمکردنەوەی سەعاتی کار دابینکرانی بیمەی دەرمانی کارامە گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها تەزمینی ئەمنیەتی پیشەی بوون. هێرشی هێزە سەرکوزگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کۆبوونەوەی خەڵک لە شارستانی نیکشار ڕۆژی دووشەممە 24 سەرماوەزی 1404 هەتاوی هێزە سەرکوزگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەمبەستی بڵاوپێکردنی کۆبوونەوەی خەڵکی ناڕازی دژ بە نەبوونی ئیمنی کرێکارانی شاغەڵ لە پرۆژێ ڕێگەی یاسنی چابەهار زاهیدان هێرشیان کردە سەر ناڕازیان. بە وتەی سەرچاو ئاگادارەکان خەڵکی ناڕازی لە دووهەمین ڕۆژی بەردەوامی ناڕزایەتیەکاندا بەداخستنی ڕێگەی هاتوچووی کامیۆنەکانی ئەو پرۆژەیە خوازیاری دابینکرانی ئێمنی شوێنی کار و هاتوچووی کرێکارانی شاغەڵ لە ئەو پرۆژەیە بوون. بەڵام هێزە سەرکوزگەرەکانی ڕۆژیمی کۆماری ئیسلامی بە چەند کەرەستەی سەربازیەوە هێرشیان کردووەتە سەر ناڕازیان و هەوڵی دەست بەسەرکردنی کۆمەڵێک لە بەشداربوونی کۆبوونەوەکەیان داوە. بەپێی دوایین هەواڵەکان کۆمەڵێک لە ناڕازیان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە هەڕەشەی سازکرانی دۆسیە و دەست بەسەرکرانیان لێکراوە و پێیان ڕاگەیەندراوە کە ناچارن کۆتایی بە بەشداری لە کۆبوونەوەکاندا بێنن. مانگرتن و ناڕزایەتی نایب عسکەری لە زیندانی ورمێ بەپێی دوایین راپۆرتەکان نایب عسکەری زیندانی سیاسی ڕاگیراو لە زیندانی ناوەندی شاری ورمێ دژ بە بێبەشکرانی لە پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی مانی لە خواردن گرتووە. بەپێی ئەو راپۆرتانە ناوبراو ڕێکەوتی چواری خاکەلێوەی ساڵی 1400 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسداران بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و بۆ ماوەی زیاتر لە 3 مانگ بەمبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەملێ لەلایەنەوە هێزانەوە شکەنجەدرا. بە وتەی سەرچاو ئاگادارەکان ئەو بەندکراوە سیاسیە دژ بە بێبەشکرانی لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی و هەروەها ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەی
بە دوورینی لێوی مانی لە خواردن گرتووە و لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیشدایە. ناڕزایەتی خوێندکارانی زانکۆی ئەقلید لە پارێزگای فارس. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی زانکۆی ئەقلید لە پارێزگای فارس دژ بە خراپی دۆخی سرویسی هاتوچۆ و لە خواراوبوونی کوالەتی خواردنی سرف ناڕزایەتیان دەربڕی. بەپێوە وێنانەی بەدەستمان گەیشتوون، خوێندکارانی ئەو زانکۆیە بەدانانی خواردنی سلف سرویس لە سەرزەوی و هەروەها بە وتنەوەی دروشم دژ بە ناکارامەی بەرپرسانی زانکۆ، خوازیاری دابینکرانی سرویسی هاتوچۆ و ئێمنی خابگاکان، باشکردنی کوالەتی خواردنی سلف سرویس، کۆتایی هاتنی گوشاری حراسەتی زانکۆ لەسەر ناڕازیان و هەروەها ئازادی دەستبەجێ خوێندکارانی بەندکراو لە ئێران بوون. دووە هەواڵ بەردەوامی مانگرتنی کرێکارانی شەرکەتی نەیشەکەری میانابی کەرخە. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاغەڵ لە شەرکەتی نەیشەکەری میانابی کەرخە دژ بە وەدی نەهاتنی زەخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و لە حوتەمەین ڕۆژی بەردەوامدا کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان کرێکارانی بەشداربووی کۆمەڵنەوەکە ماژە بۆ دەکەن کە بەهۆی پێنەزانی حەقدەسە دۆخراوەکانیان لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە دۆخی ژیانیان لە خراپیزایە و تەنانەت توانایی دابینکردنی سەرساییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئەستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، پێجانی حەقدەست و مەزایەت دۆخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.